ماوەیەکی زۆرە پروشەی کاغەزە ڕەنگاوڕەنگەکان بە ئاسمانی نیویۆرکدا ئەوەندە خۆشی بۆ خەڵکەکەی دروست نەکردووە لە کاتێکدا کە ژاوەی بەخشینەوەی شیرینی ڕەنگاوڕەنگ لە نێوەندی شارەکەدا بە ئاسماندا هەڵدەدرێت. گۆڕەپانی تایمز هەموو ساڵێک پێش ساڵی نوێ میوانداری ئەم نمایشە دەکات. بە کورتی ئەوانەی خوارەوە دەیانەوێت دڵنیا ببنەوە لەوەی کە پارچە کاغەزەکان هەوای تەواویان هەیە بۆ ئاهەنگی ساڵی نوێ. سەرباری پەتاکە بەڵام هەرویستیان پارێزگاری لە هەندێک نەریتی ئەو یادە بکەن و پروشەی ئەم کاغەزە ڕەنگاوڕەنگانە بە ئاسمانی گۆڕەپانەکەدا بڵاو ببنەوە. جێفری شتراوس دامەزرێنەری کۆمپانیای کاونتداون ئێنتەرتەینمەنتە دەڵێت ئەمڕۆ بۆمان دەرکەوت کە چۆن کاغەزە ڕەنگاوڕەنگەکان بە ئاسمانی گۆڕەپانەکەدا پروشە دەکات و ئەوە بۆ ماوەی 26 ساڵە ئەم کارە دەکەین بەڵام تاکو ئێستا ئەمە باشترین تاقیکردنەوەمان بووە و چەند کاتژمێرێک بەردەوام دەبێت. جۆیس ئالبۆ میوانێکە لە فلۆریداوە هاتووە و دەڵێت بەڕاستی ئەم شەو ساردا من ئەم شەو بۆ ئاهەنگی سەری ساڵ لێرە دەبم بەڵام دڵم زۆر خۆشە لەبەر ئەوەی هەموو شتێک بەر لە دەستپێکردنی دەبینین ئێستاش کە ئەم پەخشە دەبینم دەزانین کێ لەوێیە و چۆن ئەمە دەکرێت. ئاهەنگەکانی گۆڕەپانی تایمز لە نیویۆرک لە سەری ساڵدا بە گەورەترین ئاهەنگەکانی جیهان هەژمار دەکرێن. نزیکەی 1 ملیۆن کەس لە پەخشی ڕاستەوخۆوە لێرە دەبینن و هەروەها زیاتر لە 1 ملیارد کەس لە ڕێی تەلەڤیزیۆنەوە هاتنە خوارەوەی ئەو تۆپە زەبەلاحە پرشنگدارە دەبینن کە چۆن لە نزیکبوونەوەی سەری ساڵی نوێدا پروشە دەکات.